لە ڕاستیدا ئێمە بینین کە ئۆتیزم لە ساڵانی ڕابردووە لە هەموو دنیا و لە وڵاتەکە ئێمەش زۆر ڕووی لە زیادبوون بووە ڕێژەیەکی زۆر بەرز بێتەوە تقریبا نتوانین بڵێن ئێستا بەپێ ئامارێک لە هی ئەمریکایە کە زۆر فەرقی لەگەڵ ئەڵێشە نابێ لە هەر 44 مناڵ ئێمە ئۆتیزمان هەیە بەڵام سەرەڕای ئەمە بینین کە ئاستی زانیاری خەڵکی ئێمە و کۆمەڵگا سەبارەت بە ئەم کێشەیە زۆر لە خوارەوەیە و زۆری زانیاری هەڵە لە ناو خەڵکە هەیە بۆیە ئێمە هەوڵماندا بەڕێکخستنی هەنێ چالاکیوە و بە دروستکردنی هاشتەگێک بەناو با لە ئۆتیزم تێبگەین دەستکەین بە کۆمەڵی چالاکی و بەڵاوکردنی زانیاری زانستی و دروست بۆ ئەوەی کە کۆمەلگا باشتر لەم کێشە تێبگەن خانەوادەگان تێبگەن بزان چۆنە بێت لەگەڵام مناڵانە مامەڵە بکەن کۆمەلگا چۆن لەگەڵیانە مامەڵە بکەن و چه خزمەتگوزارێک پێویستە بۆ مناڵێ بکرێ و ئەو شوێنانە کە وەکو سنتەر و وەکو ستافی تەندروستی هەن چۆن بە شێوازی زانستی چارەسەری لەگەڵ مناڵانەکە بابەتێکی زۆر گرنگ ئەوەیە کە سەرەتا ئەمە بێ خەڵک تێبگەێنین کە ئۆتیزم لەگەڵ حاڵاتەکان تر جیاوازە ئۆتیزم لەگەڵ مناڵی ئاسایی جیاوازە و کاتێک ئەمەمانزانی ئەو کاتەش چۆنێتی مامەڵەکردمان لەگەڵیان ناگۆڕێ بۆ نمونە لە مەکتەبێ مامۆستایەک ئەبێ لەمە تێبگا کە مناڵێکی ئۆتیزم زۆر جیاوازە لەگەڵ مناڵێکی ئاسایی بۆیە ئەبێ لە شێوەی تەعامل و مامەڵەی لە ناوپۆلەکە لە جیاواز بێ خانەوادەکان بە شێوەی جیاواز مامەڵە لەگەڵ مناڵاکەن و کۆمەلگاش لە دەرەوەی کۆمەلگا بە شێوەی شوێنە گشتیەکان جیاواز مامەڵە لەگەڵم حاڵەتاکەن بۆی کۆ مناڵای خۆیان کێشەکانی کێشەکان ئێمە زۆرتر نەکەینەوە